هەڵبژاردننی جەنابی وەزیری ناوخۆ بۆ کەرکووک گرنگە دیارە هەندێک لە ئەو برسانی کە تاوتێمان کردووە هەندێک پێداویستی هەیە کە پێویستە دابین بکرێت و دوو مەلەفی گرنگیش لەگەڵیا باس کراوە. یەکێک لەوانە مەسەلەی دیفاع مەدەنیە کە پێویستمان بۆ هەندێک مەراکزی دیفاع مەدەنی لە کەرکووک زیاد بکەین بۆ ئەوەی خوا نەخواستە هەر ڕووداوێک ڕوودات لە گەڕەکێک ئەو ئۆتۆمبیلانی دیفاع مەدەنی بە ئاسانی بکەن ئەو شوێنە. تقریبا چەند شوێنێکمان دیاری کردووە لەم داهاتوە نزیکە قراری لەسەردین بۆی بیانکەینە بنکەی دیفاع مەدەنی و ئەلان حالیان لە 4 شوێنی دیکە ئیشەکرێت بۆ ئەوشمان هەرەیە، بەڵام شوێنی ترمان پێویستە. هەروەها سەبارەت بە مەلەفی ئەمنیش یەکێک لەو مەلەفە گرنگانەی کە قسەمان کرد لەسەر وەزعی ئەمنی کەرکووک. حەمد و سەنا بۆخوا ئێستا کە وەزعی ئەمنی کەرکووک جیاوازتر لە جاران و پێشووتر زۆر باشترە. لەگەڵ ئەوەشایە مەسلەی ڕووداوی ئۆتۆمبیل کە لە هەندێک شەقامی سەرەکی یان شەقامە حەولیەکانی کەرکووک ڕۆدا، ئێمە ئێستا دەستمان کرد بە ئینارەکردنی ئەو شەقامانە. ئێستا ڕووناکیەکانی ئەو شەقامانە تەواو بوو. مەرحەلەی یەکەم 22 کیلۆمەتر ڕووناکیمان دابین کرد کە بە خەتی تەواوی شەکات. مەرحەلەی دووەم بە حەولیەکە بەرەو جادەی شۆرەوە ئەوش لەم ماوانە شەڵاکرێتەوە دەست پێکات. بەسپیتە ڕەنگە پێویستمان بەوە بێت هەندێ ڕادار و کامێرەی تند و تیژی و سورعەتی ئۆتۆمبیلمان هەبێت لە کەرکووک. بەداخەوە دیارە بەشێکی زۆری لەو ڕووداوە ناگەڕێتەوە بۆ سورعەتی ئەو ئۆتۆمبیلانە. لە داهاتوێکی نزیک هەندێک لەو ڕادارانە و کامێرانە دێنە کەرکووک، هەنێکیشی ئێمە ویلاری کەرکووک خۆمان دابینی دەکەین بۆ ئەوەی بتوانین ڕێژەی ئەوە بکەین. قسەی کۆتایی ڤار دەیکات.